سڵاو ئازیزانم چۆنن هیوادارم زۆر باش بن تەوان ئەمڕۆ شیرینێکی تر دروست دەکەین شیرینێکە نای حەلاول جەبنە شیرینێکی ئاسان و وەکرەستەکانیشی ئاسان و خۆشیشە تەوان کەرەستەکان پێویستمان بە 1 کوب لە ئاوە بێت و هەروەها 1 کوب سمیت و نیو کوپیش شەکر و لەگەڵ مۆزارێلا پەنیری مۆزارێلا طبعا منم کوپانە بەکارێنەوە تۆ هەر کوپێک لە ماڵێ هەتا ئەتوانی ئەو کوپە بەکاربێنی کێشنیە طبعا سمیتەکە سێریکە نازیزان تقریبا وەکو پۆدرەیە سمیتی احتیادیە کڕیمە لەبەرەوەی دووسێ جۆری هەیە پێشتری ژاماژەم پیاو لە چەند ڤیدیۆیەکە سمیت من بەمە لە خەڵاتە ماوە وردم کردووە ئەگەر بۆ نمونە وردەکە دەست نەکەوە ئەگەر وردەکە شەر لە مارکێتەکانە دەستت کە ئەو زۆر باشتر هیچ کێشەیەکی نابێت طبعا من کە ئەم سمیتە وردم کردووە خۆی سمیتەکە سێ جۆری هەیە زۆر وردە یعنی وەکو پۆدرەی وایە یعنی تقریبا وەکو ڤانێلای پۆدرەی وایە یاخود شەکری پۆدرەی هەیە زۆر درشتە یعنی دەنکەکانی تۆزێ زبرباوێک تایە وەکو شەکری ئەتیادی ئاسایی وایە و هەشێتی مامناوەندە لە نێوان هەردووکیانە ئەنجا تۆ هەر کامێکیانە دەستکە و ئەگەر بۆ نمونە زبرەکەت دەستکەوە توانیاوەکو من بۆ مەکینەی کێسانی شانمە خەڵاتە توانیا بە خەڵاتە یاخود میکسەر وردی بکەیت طبعا پێویستمان بە پەنیری مۆزارێلا بێ ئەمە من 200 گرامە بەکارێنم وەکو ئاماژەم پێە لەگەڵ 1 کوب لە ئاو و نیو کوب لە شەکرەکە من هاڕیومە ئەگەر نەشی هاڕی شەکری ئەتیادی دەبێت چونکە لەسەر ئاگر پێویستت بەوەیەکە شەکرەکە تۆزە بتوێتەوە و تقریبا وەکو شیلەیەکی لێبێ و گوڵاو من تقریبا کەوچکەیەک یاخۆت هەر بە سەری شوشەکە کەوچکە گوڵایش بەکارێنم بۆز بۆ تەمخۆشیە تەوان بەکارێنم ئەمە لی گەڕێت تا تۆزێک ئەم ئاوا لەگەڵ ئەم شەکرەیە تۆزێک ئەتوێتەوە تقریبا تۆزە قوڵپەیە ئەنجا دواتر سمیتەکەی بۆ زیاکەین احتیمال ئێستا هەندێکتان بڵێن ناکرێت سمیتەکە هەر زبر بێن پۆدرەی نەبێت ناکرێت لەبەرەوەی ئەگەر زبر بێت ئێستا کە ئێمە وەکو هەویرێکی لێ ئەگەرم هەویرە نەتوانین بیکەینەوە جوان بێ و زبر بێ لە ژێردان تا ئیزعاج تاکا پێویستی بەوەیەکە سمیتێکی زۆر لوست دەستکەوێ یعنی و هەویرێکە بۆ دەرەچێت لوز بێت تا ئیزعاجت نەکا طبعا عزیزان وەکوی بینن ئەوە تۆزە قوڵپیە ئاوەکە و ئێستا سمیتەکەی بۆ زیاکەین طبعا ئەم سمیدا لە زۆربەی مارکێتەکان هەیە و نووسراوە لە هەندێکی بە تورکی نووسراوە ئیرمیک و هەندێکی بە ئینگلیزیەکەی نووسراوە سۆلیمینە شتێکی وایە گەر هەڵە نەبم و بە کوردی و عەرەبێکەشی هەر سمیدی پێوترێ نووسراوە لەسەری یعنی ئەگەر خۆشە دەستن نەکە و یانە و بینی لە مارکێتەکە توانی بە کابرای دوکانارەکە یاخود مارکێتەکە بڵێ سمید لەکوێیە خۆی ئەداتێ وەکو ئاماژەشم پێەیە جۆرە سمیتەکە بێ زۆر لە خەڵاتەی بێت تاوەکو هیچ زبرێکی تێدا نامێنێ طبعا وەکو ئەبینن ئێستا وردە سمیتەکەم کردوتە ناو ئاو شەکرەکەەوە بۆ شێوازە جۆن تێکەڵ یەکەم بۆی هەم بە بنەکەیانە نووسێ و هەمیش تۆپڵ نەبێت طبعا بێت تاوەیەکیش بەکاربێنی کە تاوەکە هیچ نەگرێ بەخۆیەوەتە ژێرەکەی هیچ نەگرێ بۆی شیرینەکە و لێ خراپ نەبێ طبعا ئەو شیرینە لە زۆربەی دوکانای کە شیرینیە فرۆشنەوە شتانە هەیە شیرینەکە تا بڵێ بەتامە و زۆر ئاسانی شەوەکو بینیتان کەرەستەکانی هیچی نایە بەس پەنیری مۆزارێلا سمید ئاو شەکر طبعا گوڵاوەکەش بەدڵی خۆت ئەگەر حەزەکەی بکیتە ناوی یان ئەگەر ناتوانین گوڵاویشی تێنەکەی بەڵام من هەر گوڵایی تێکەم چکە یعنی شەکر و سمیتەکە هیچ نییە تامەکەی تا بڵێ شتێکی واتوانی گوڵاوەکەی لێکێت طبعاەوە ئەو بینە من 200 گرامە بەکارمێنەوە 200 گرامەکەش تقریبا 175 گرام 150 گرام ئەوەندە بەکارێنم زۆر بەکار نایەنم ئەترێستا بەپێی ڤیدۆکە ئەبینم کە چەند لە پەنیری مۆزارێلاکە بەکارێنم طبعا ئەم پەنیرە خۆشە هەرم جۆرە پەنیرە بەکاربێنم پەنیری تر هەیە کە ئەتیادی پێوترێ پەنیری پیتزا لە ناو زەرفێکە یاخود پاکەتێکە خۆت پێویستەکە لە ڕندەی بەری بەڵام ئەم جۆرانە خۆی لە ڕندە دراوە پێویست ناکە لە ڕندەشی بێ و ئاسانتر و باشتریش و خۆشتریشە تامی بۆ ئەم شیرینیە ئاو بۆ شێوازە وردە بەش ئەو مۆزارێلایی کە هەمانە پەنیرە بیکەرەنە و گیراوەکەمان و وردە ئاوا تێکەڵیکە طبعا ئەم سمیتەی کە من هەمە تۆزە ڕەنگەکەی وەکوی بینن تۆزە زەردباوە ینی زۆر سپینیە بەڵام هەندێک جۆری سمیتی تر هەیە زۆر سپیە تواننەوە بەکاربێنەوە زۆر باشتر و شیرینەکەش یانەیە ڕەنگەکەی جوانترەکە سپی بێ وەک لەوەی کە تۆزێ بەلای زەردباوە بڕوانێ
طبعا وەکو بینن ئازیزان ئەمە بەش من پەنیرەکەی تێکەڵەکەم، یعنی پێویستی بەوە نییە کە پەنیرەکە هەمووی بکەیتە ناوی بۆ ئەوەی بە جوانی و بە ئیسراحەت ئیزعاجت نەکە، چونکە بەڕاستی دەستێکیەوێت، چونکە وردە تون دەبێتەوە. لەبەرەوە پێویستت بەوەیەکە بەش پەنیرەکەی تێبکەی، نەک هەمووی بخەیتە ناو قاپەکە و ئیزعاجت بکە. طبعا ئازیزان ئیترەوە وردە بەسێتی لەسەر ئاگر داگرین. بەڵە خۆشەویستان، ئێستا لە قاپێکا پێویستمان بە خامە یاخود قشتە، من ئەم جۆرێ بەکارم هێناوە، ئەم جۆرە پەمەیەزی و ئاژزان لە زۆربەی شیرینیان من هەرم جۆرە بەکارێنم. لامان کاتە پێویستمان بە شیلەیە. طبعا من شیلەکە پێشوەختە گرتوومەتەوە، پێشوەختەکە یان دەمێکە گرتوومەتەوە، تقریبا هەفتەیەک 2 هەفتە بێ لە ناو سەلاجیا دامناوە. لەبەرەوەی بۆ شیرینی تر دروستم کرد زیادە بۆ هەڵم گرتووە و چووکەی چی لێ نایە، بەزەوەنەیە کە کاتی شەکرەکە یاخۆت بزانی کەکەی بەسەرچێ یاخودوانێ لا یاخود هێلا گەرتەیەکەی، ئەگەرنا ئەوکی تر شیلەکە توانیاوە بیگریتۆ لە سەلاجای بخیتە قاپێک و داین و هیچی لێ نایە. طبعا ئازیزان تۆزێک شیلە پێویستە کە لە ژێر ئەم هەویرەیە دایخەی بۆ ئەوەی هەویرەکە بە ئەو مێزەی کە هەتایە پیانە نووسێت. هەندێک هەیە بە شیلە ئەیکات کە یعنی شیلەی لە ژێرە داخە و ئەنجا ئەیکاتەوە، هەندێکی تر هەیە نایلۆن لە ژێری داخات ئاسانترە ئەنجا هەویرەکە ئاکات، یعنی بە هەردوو شێوازە ئەتوانی هەم شیلەکە هەمیژەوە، بەڵام شیلەکە بۆ دواتری شەر پێویستە. بەڕای من هەر شیلەکە بەکار بهێنە ئاسانتر و باشترە. ئاوە بە شێوەیەک بە وەکو من بە تیرۆک ئاوە جۆنجۆمپانی بکەرەوە، هەوڵ بدە ئەو هەویرەی کە لە ژێر دەستمانەیە هەوڵ بدە نە زۆر تەنک بێ، نە زۆر ئەستور بێ، واتە وەسەد بێ، مەم ناوەند بێ باشترە بۆ ئەوەی چونکە دوو پێچی پیا ئەی لولیەکەی بۆی ئیزعاجت نەکە. طبعا ئەمە لەبەرەوەی هەویرەکە و بە شێوەیەکی ڕەمەکی تۆ تیرۆکەکەی پیانی توپانیەکەیتەوە، چواردەورەکەی حتمما خوار و خێچێکی پێوە دیارە. ئەگەر بە چەقۆ هەست بوو ئەتوانی بە چەقۆ ئەو خوار و خێچی چواردەوری ببڕیت، ئەگەریشنا ئەتوانی بە ئەو نازام چی پێترێەوە تقریبا نەرۆکو چەقۆ بەکارێنرەوەی بۆ پیتزا لەتکردنە بێت خڕەکان ئەتوانی بەوە، من هەمە توانمەوە بەکاربێنم، بەڵام تۆ ئازیزەگەرنیتە لە ماڵێک کێشە نیە ئیلان و بیلان نەچیفتە دووگانە بە تایبەتەوە بکڕی بڵێ ئەو شیرینە ئیلان و بیلان بۆوە یعنی لە تەکرێت، توانین بە چەقۆی احتیادی، بەڵام چەقۆکە بامشاری نەبێت، چەقۆیەکی ڕاستە و ڕاست بێ. ئاوا بۆ شێوازی من سێریکەن ئەو هەویرەش کە هەڵەگرینەوە توانی بکەیتە قاپێکەوە، دواتر دووبارە بەمان شێوە پانی بکەیتەوە و دیسان بەکارێتەوە، یعنی توانین فڕینەی بە هەمان شێوە چواردەوری ئەم هەویرە هەمووی جوان لێ یەکەینەوە بۆ ئەوەی خوار و خێچێکی پیوە دەرنەکەوێت، چونکە ئێمە ئێستا قشتەکەی تیەکەین و لولیەکەین. طبعا ئازیزان لەسەر ئەو قشتە و خامەیە کە ئێستا یەکەینە ناوی، ئەگەر توی ئازیز حەزت لە قشتە نەبوو یاخود لە خامە نەبوو، من ڤیدۆیەکم هەیە کە زن و دەست دروست دەکەم و لە هەمان کاتە ڤیدۆیەکم هەیە کە قەتایف دروست دەکەم، ناوی هەردووکیان وەکو یەکە، ئەتوانی بۆ ناوی ئەم شیرینیەش بەکاری بێنی. ئەو لە چی پێکاتەوە؟ لە سمیت و شەکر و شیر و وەڵای ئێستا زۆر بیرم نییە بێزەڵ چی و چی تێکەم، ئەتوانی ئەو شتانە بامان شێونجا دوایش قشتەیە بەکارێنی، ئەتوانی ئەوە بەکاربێنیت، یعنی ئەگەر قشتەی سادەت تێنەکرد حەزت لێ نەبوو، ئەتوانی ئەو گیراوەی قەتایفەکە زن و دەستەکە هەردووکی وەکو یەکە ناوی گیراوەکان، ئەتوانی و گیراوەی بەکاربێن تو بیکەیتە ناو ئەمەوە. بەڵام من بۆ بەکارم نێنان لەبەرەوەی ڕاستیەکەی سمیتی تێکرێ، ئەمیش خۆی هەویرەکە هەر سمیتە، ناوەکەشی هەر سمیت، من حەزم لێ نییە ڕاستیەکەی، لەبەرەوە هەوڵما بەس قشتەکە بە سادەی تیکەم. بەڵام ئەگەر تۆ قشتەکەت بە سادەی حەز لێ نەبوو، توانی بەو شێوازە بیکەی. کەوتم لە یوتیوبەکەم لە چەناڵی یوتیوبی خۆم شێواز ئاسۆ بە هەمان شێوە چۆنم ڤیدۆیم داناوە بچۆرە سەر یوتیوبەکەم، ڤیدۆکانی تریشی لە بەشی پلەیلیست لە شیرینەکانم داناوە، خواردنم داناوە، زەڵاتەم داناوە، شەربەتم داناوە و زۆر شتی تریشم داناوە. ئەتوانی لەوێ سوودمەند بی ڤیدۆکە بکەیتەوە بەشی شیرینی، هەم قەتایف و هەم زن و دەستەکەی تایە، سێریکەی کە بزانی ناوەکەی چۆن دروست دەکەم، ئەو ناوە بۆ ئەم ناوی هەویرە بەکاربهێنی. طبعا من وەکو ئاماژەم پێیا قشتەکەم لا ئاسانتر و لا خۆشترە، لەبەرەوەی هەویرەکەی سمید بێ و ناوەکەشی هەر سمید بێ خۆش نییە، لەبەرەوە پێویستەکە بەس قشتەکە بە سادەی بەکاربێنم. طبعا ئازیزان ئەمە کە ئاوا بۆ شێوازە لولیەکەی وەکو من قاپێک بێنیتر یەکسەر سەرویسی کە لەسەری و پێشکەشەکرێ، یعنی نە ناو فڕنی ئەوێ نە دووبارە سەر ئاگرێوێ هیچی تری ناوێ، بە چەقۆیەک یاخود بە هەمان شێوە بۆ چەقۆیانەی کە بۆ پیتزا لەتکردنە بێت، بارکامێکیان بێ فەرق ناکە، ئەو خڕیەی کە وەکو ڕۆڵێکە
لولمان داوە ئەی بڕیت و ئێستاش ئەم بەشە دووبارە ئاوا بەو شێوازە ئەی بڕی بەڵام بۆی هەمووی وەکو یەک بێ ئەو بەشەی کە بڕیوتە داینێرۆ لەسەر بەشەکانی تر بەپێی ئەوە ببڕە بۆ ئەوەی تقریبان هەمووی وەکو یەک بێنە گێکێکیان زۆر بچووک بێ یەکێکیان زۆر گەورە بێ شیرینیەکە و جوانە بێ تەواو ئەو بەشەی ئاخری لە بەرەوەی زۆر خامەکە یاخۆت قشتەکەی بەرنەکەوتە ئۆتۆماتیکیان و بەشە توانی هەر فڕش بیت ئەوە بۆ شێوازە لەسەر قاپێک دای ئەنیت و سێرڤزیەکەی طبعا من لەبەرەوەی ڤیدۆکەم بۆی زۆر درێژ نەبێت ئەم چواردانەم لە بەردەم ئێوەیە دروست کرد یان چوار پەشی کە لێ دەرچوو ئەوانی تریش دروست دەکەم و لەسەر قاپەکە دایانم بۆ ئەوەی ڤیدۆکە هەم زۆر درێژ نەبێ و هەمیش زۆر سەرتان نەیەشێنم بەڵام ئەوەندە بەسە کە نیشانی ئەوەی بم کە بزانن چۆن لولە دەرێ وە سێرکەن ئازیزان ئەوە ئێستا شیرینەکەمان ئامادەیە و شیلەیەکەین بەسەرا طبعا من شیلەش بە هەمان شێوە ئەگەر ویستە چۆن دروست دەکرێن لە زن و دستەکە و لە قەتایفەکە لەو دوو شیرینیە بامان شێوە باسی دروستکردنی شیلەکەم کردووە کە چۆن دروست دەکرێت توانین لەوێ سوودی لێ ببینی ئەم شیلەیە بەو شێوازەیەکی بەسەر شیرینەکە و دواتر ئەمە کە لە بەردەستمە من فستقی هاڕاوە ئەیکەم بەسەریا و تەنها وەکو دیزاین و وەکو جوانیە طبعا ئەمە هەندێکی ئاو بە ئامادەکراوی دایانێت و ئەیخوات هەندێکی ترەیە چۆنێ خوات هەندێک تر هەیە ئۆتۆماتیکیان هەر بە چەتاڵێک ئەم شیرینیە پارچەیەک هەڵەگرێ لە شیلەکەی هەڵەکێشێت و لە فستقەکەی هەڵەکێشێت و ئەیخوا یعنی بۆ دوو شێوازە ئەخورێ هەم ئاو بە حازری تۆ شیلەکە بکەی بەسەریا لەگەڵ فستقەکەیە هەمیش بتوانی کە بۆ شێوازەی وتم بە چەتاڵێ بیکەی بە شیلەکەی و دواتر بیکەی بە فستقەکەیە شیرینەکە ئەنجابی خۆی واتە جیاوازی نییە طبعا ئەو گوڵانە تەنها بۆ جوانی دامناوە وەکو دیزاینێک ئەگەر نا ئەتوانی پێوەشینەکەی تەنها فستقەکەی بەسە هیوادارم سووتان لێبینی بێت وەکو ئاماژەم پێیا شیرینێکی زۆر خۆش و زۆر بەتام و زۆر ئاسانی شە و کەرەستەکانی هیچی واشی ناوێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەک ئەوە شێوی کۆتایی